پیاوێک سێ ژنی هەیە و هەرسێکیان لە یەک ژووری نووسندا دەخەون. ئەمە هەواڵی یەکێک لە ماڵپەڕەکانی کوردستانە. ئەو ماڵپەڕە هەر بەوەندەوە نەوەستاوە، بەڵکو لە خوێنەرانی دەپرسێت دەزانن ئەو پیاوە چۆن ئەو کارە دەکات؟ لە ئێستادا چەند ماڵپەڕێکی کوردی بەم شێوەیە کار دەکەن، خۆیان بە میدیایەکی گشتی دەناسێنن، بەڵام بابەت و هەواڵی دوور لە کاری پیشەیی و ڕۆژنامەنووسی بڵاو دەکەنەوە. خواستێکی زۆریان لەسەر بەکارهێنانی وشەکانی ڕوت، سێکس، لاقەکردن، ئابروچوونە. هەندێک لەو میدیایانە ڕۆژانە هەواڵێکی کارداشیان یاخود هاوشێوەکانی بڵاو دەکەنەوە. کاتێک هونەرمەندێک، بێژەرێک یان ئەکتەرێک هەندێک قۆڵی تیشێرتەکەی کورت بێت، هەواڵێک بڵاو دەکەنەوە و دەڵێن فڵان هونەرمەند خۆی ڕوت کردەوە. یەکێک لەو ماڵپەڕانە ناونیشانی یەکێک لە هەواڵەکانی بەم شێوەیەیە. باوکی کچە ڕوتەکەی ئینستاگرام ساتی کوشتنی کچەکەی دەگێڕێتەوە. ئەو کچە کە ناوی قەندیل بەلوجە و خەڵکی پاکستانە لەلایەن براکەیەوە کوژراوە. لەگەڵ ئەوەشدا لە هیچ شوێنێکی ئینستاگرامدا بەڕووتی دەرنەکەوتووە، بەڵام ئەو ماڵپەڕە کوردیە بۆ کۆکردنەوەی خوێنەر نووسیوێتی کچە ڕوتەکە. هەواڵی یەکێکی دیکە لە ماڵپەڕە کوردەکان باستە جیاوازی سێکسی ژنانی باڵاکورت و باڵابەرز دەکات. بە هەمان شێوە ماڵپەڕێکی دیکە باستەوە دەکات کە ژن و پیاوێک لەسەر یەکێک لە شەقامەکانی تایلەند سێکسیان کردووە. هەردوو ماڵپەڕەکە بۆ کۆکردنەوەی خوێنەر وشەی سێکسیان لە ناونیشانی هەواڵەکانیاندا بەکارهێناوە. دیاردەیەکی دیکە کە لای بەشێک لەو ماڵپەڕانە بەدی دەکرێت بڵاوکردنەوەی ڤیدیۆی سێکسی و کێشە کۆمەڵایەتیەکانە بەبێ ڕەچاوکردنی سانسۆر لەو بارەیەوە. لە هەواڵێکی تردا یەکێک لە ماڵپەڕە کوردیەکان ئاماژەی بەوە داوە کە داهێنەری نەشتەگەری بەرزکردنەوەی سمت کۆچی دوایی کردووە. لە شوێنی ئەوەی وێنەی ئەو پزیشکە وەک وێنەی یەکەم بەکاربێنرێت، ماڵپەڕەکە چەند دوێنەی سمتی ئافرەتانی بڵاو کردوتەوە. بەڕای بەشێک لە ڕۆژنامەنووسان و چاودێران باشتر وایە ئەم جۆرە ماڵپەڕانە بڕیار بدەن ماڵپەڕەکانیان بکەن بە ماڵپەڕی سێکسی بۆ ئەوەی کەس گلەیی ئەوەیان لێ نەکات کە کاری ڕۆژنامەنووسی ناشرین دەکەن. کارکردنی ئەو ماڵپەڕانە بەو شێوەیە لەسەر بابەتە سێکسیەکان کارێکی نازانستی و ڕوژێنەرانەیە، لەگەڵ ئەوەشدا لاوازکردن و بەکەم تەماشاکردنی پێگەی ژنانە لە میدیا و کۆمەڵگای کوردیدا.